بەردەوامبوونی خەبات لە پێناو زیادکردنی حەقدەست. لە ماوەی هەفتەی ڕابردوودا ڕۆژ نەبووە کە کرێکاران لە پێناو زیادکردنی داهات و باشترکردنی ئاستی ژیان و گوزەرانی خۆیان و بنەماڵەکانیاندا دەستیان نەدابێتە یەکێک لە شێوازەکانی خەبات و ناڕەزایەتی و بە تایبەت مانگرتن. ڕۆژی شەممە یەکەمی مانگی ڕەزبەر کرێکارانی کارخانەی سیمانی ورمێ بە مەبەستی زیادکردنی حەقدەستەکانیان دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. ئەوان دەڵێن لە کاتێکدا بەڕێوەبەرانی کارخانەکە مانگانە زیاتر لە 6 ملیۆن تمەن حەقدەست وەردەگرن، کرێکاران تەنانەت بە حەقدەستی 12 ملیۆن تمەنی ناتوانن بژێوی ژیانیان دابین بکەن. ئەوە لە کاتێکدایە کە کرێکارانی پەیمانی بە 25 ساڵ پێشینەی کارەوە تەنیا 7 ملیۆن تمەن حەقدەست وەردەگرن. لەم پەیوەندیەدا ئاماژە بە چەند نمونە خەبات و ناڕەزایەتی کرێکاری دەکەین لە هەفتەی ڕابردوودا. ڕۆژی دووشەممە 3 ڕەزبەر بۆ 8مین ڕۆژی بەردەوام کرێکارانی ئەبنیەی فەنی هێڵی ئاسنی درود بە مەبەستی پلانی پۆلێنکردنی پیشەکان و گەرانتی ئەمنیەتی پیشەی لە شوێنی کار و لە بەردەم ئوستانداری لوڕستان کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. هەر لەو ڕۆژەدا کارمەندانی پاڵاوگەی هۆیزە لە ناڕەزایەتی بە نەدرانی حەقدەستەوە دواکەوتووەکانیان و دامەزراندن و هەروەها باشترکردنی ئیمکاناتی بژێ و خوشگزەرانی کۆبوونەوە. ئەوان خوازیاری زیادکردنی حەقدەستەکانیانن. ڕۆژی یەکشەممە 2 ڕەزبەریش کۆمەڵێک لە کرێکارانی بەشی ئامێرە کارەباییە فشارە بەرزەکان لە ناڕەزایەتی بەرامبەر بە پلانی پۆلێنکردنی بەڕێوەبەرانی وێستگەی کارەبایی فشاری بەرز کە زیاتر لە 3 ساڵە لە ڕێکخراوی بەشی کاروباری دامەزراندن چاوەڕوان ماونەتەوە دەستیاندایە کۆبوونەوەی ناڕەزایەتی. ڕۆژی شەممە 1 ڕەزبەر ژمارەیەک لە کرێکارانی ئاپفا لە شاری شوش بە مەبەستی بە دوواداچوونی داواکاریەکانیان لەوانە پلانی پۆلێنکردنی پیشەکان و گۆڕینی دۆخی خۆیان لە بەردەم ئەو ئیدارەیە کۆبوونەوە. هەروەها ڕۆژی هەینی 31 خەرمانان ژمارەیەک لە کرێکارانی ئەبنیەی فەنی هێڵی ئاسنی مەحوەری بافق زەرەندی کرمان بۆ دووهەمین ڕۆژ لە سەریەک لە ناڕەزایەتی بە نەدرانی 8 ساڵ پاداشت و پلانی پۆلێنکردنی پیشەکان دەستیان لە کار کێشایەوە و لە بەردەم ئوستانداری کرمان کۆبوونەوە. ڕۆژی پێنجشەممە 30 خەرمانان ژمارەیەک لە کرێکارانی کارخانەی بەرهەمهێنانی ئۆتۆمۆبیلی ئیسفەهان لە درێژەی مانگرتن و ناڕەزایەتیەکان سەبارەت بە زیاد نەکردنی حەقدەست کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. جگە لە کرێکارانی لەسەرکار کرێکارانی خانەنشینکراوانیش لە درێژەی خەبات و ناڕەزایەتی چەند ساڵەی خۆیان لە پێناو زیادکردنی حەقدەستی خانەنشینی و باشترکردنی ئاستی ژیان و بیمەی تەندروستی بە دروشمی تەنیا لەسەر شەقام بەدەستێت مافەکانمان درێژیان بە کۆبوونەوەی هەفتانەی خۆیاندا. لە هەلومەرجێکدا کە ڕژیمی ئیسلامی خۆی لە گەماڕۆی بزوتنەوە ناڕەزایەتی داواکاریەکاندا دەبینێتەوە، بەڵام هەروە بەردەوامە لە دەستدرێژی بۆ سەرئاستی حەقدەست و گوزەرانی خەڵک. ئەمە لە بارودۆخێکدایە کە ئیمپریالیزمی ئەمریکا بە ئازادکردنی چەند ملیارد دلاری بلۆکراوی خەڵکی ئێران بەهانای ڕژیمەوە هاتووە. بەڵام بەردەوامبوونی سیاسەتە دژە کرێکاریەکانی کابینەی ڕەیسی ئەوە دەردەخات کە نەک هەر بڕیار نییە بچووکترین ئاڵوگۆڕ و باشتربوونێک لە توانایی کڕینی کرێکاراندا پێک بێت، بەڵکو ئەم تواناییە لە داهاتوودا کەمتریش دەبێتەوە. هەر لەو پەیوەندیەدا عەلی حسەین ڕەئیتیفەر جێگری وەزیری هاوکاری کار و خوشگزەرانی کۆمەڵایەتی ڕۆژی سێشەممە 4 ڕەزبەر وادە و بەڵێنیە فریوکاریەکانی نوێنەرانی دام و دەستگای دەوڵەتی دەستکردی شۆڕای ئیسلامی کاری کە بریتی بوو لە دیاریکردنی حەقدەست لە شۆڕای باڵای کار ڕەت کردەوە. نێونەرانی دەستکردی کرێکاران بە درۆ ڕایانگەیاند بوو کە لە کۆبوونەوەی داهاتووی شۆڕای باڵادا لانیکەمی حەقدەستی کرێکارانیش بە ڕێژەی بەرزبوونەوەی حەقدەستی کارمەندان زیاد دەکات. ئەو بەرپرسەی وەزارەتی کاروتی تا ئێستا
هیچ خەبەرێک لە زیادکردنی حەقدەستی کارمەندانی دەوڵەتی نییە و هەر بۆیە هیچ بڕیارێکیش سەبارەت بە لانیکەمی حەقدەستی کرێکاران نەدراوە. ناوبراو بەڕوونی وتی کە خاوەنکارەکان توانایی هیچ ئاستێک لە زیادکردنی حەقدەستیان نییە. لە ئێران بەپێی ئامارە فەرمیەکان لانیکەم 26 ملیۆن و 500 هزار کەس لە ژێرهێڵی هەژاری ڕەهادان. نێونەرانی مەجلیس دەڵێن ئەم ژمارەیە گەیشتۆتە 28 ملیۆن کەس، بەڵام بە بڕوای حسین ڕاغفەر یەکێک لە مامۆستایانی ئابووری نزیکەی 50 ملیۆن کەس لە دانیشتوانی ئێران هەژارن. بە لەبەر چاوگرتنی بەرزبوونەوەی نرخی نان بە ڕێژەی 50% و بەرزبوونەوەی بەردەوامی نرخی خانوبەرە و پەیداویستیەکانی دیکەی ژیانی کرێکاران، ژمارەی ئەو کەسانەی کە ڕۆژ بە ڕۆژ هەژارتر دەبن بەردەوام ڕوو لە زیاد بوونە. لەمڕۆوە ئەو ئاراستە خەباتکارانەی کە کرێکاران لە پێناو زیادکردنی حەقدەست و ئاستی داهاتیان گرتویانەتە بەر ڕێگایەکی دروستە، بەڵام خەباتی کرێکاران دەبێت لەم پرش و بڵاویەی ئێستا بێتە دەرەوە. لە بارودۆخێکدا کە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی حکوومەتی ئیسلامی لاواز و بێتوانە کردووە، بە خەباتی ڕێکخرا و یەکگرتوانە دەتوانرێت دەوڵەت و خاوەنکارەکان ناچار بکرێن کە لە دزی و ڕاندخۆری و خەرجکردنی هەزینەی زۆر بۆ سەرکوتکەم بکەنەوە و لە پێناو بردنەسەرەوەی ئاستی داهات و حەقدەستی کرێکاراندا بەکاری بهێنن. کرێکارانی لەسەرکار لە ئەگەری بەرزبوونەوەی ئاستی حەقدەست و مەزایەکانیان هاوکات دەتوانن ڕۆڵێکی چالاکانەتر لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینادا بگرناستۆ. دابینکردنی داهاتی پێویست و بەهرەمەندبوون لە ژیانێکی شایستەی ئینسان سەرنجام بەسراوەتەوە بە نەهێشتنی سەرڕۆیی و دەستەبەربوونی مافە دموکراتیکەکان کە ئەوەش بە ڕووخاندنی ڕژیمی ئیسلامی و دامەزراندنی حکوومەتێکی سۆسیالیستی ممکن دەبێت.